ئێوارتان باش خۆشەویستانە بینەرانی گەڕانێزی بیسەرانمان لەسەر شەپۆلی FM 94.1 بینەران و بیسەرانی ڕادیۆی گەڕیان گەڕان میدیا سڵاوتان لەبێ. ئێوارتان باش، ساڵی نوێتان پیرۆز بێ بە هیوام ئەم ساڵی ڕاماڵینی هەموو ئەو خەیرانانە بێت، ساڵی ڕاماڵینی ئەو هەموو خەموو خەفەت و نەهامەتیە بێ، ساڵی ڕاماڵینی ئەو هەموو نەخۆشی و ناخۆشە بێت کە بەسەر میلەتەکەمان و بەسەر میلەتانی دنیا شات و هەر میلەتی یەمەنیە بەڕاستی نەخۆشی کۆرۆنا و ئەتوان بڵم خەیرانی دارایی بەرۆشی هەموو دنیای گرتووە. لە ناویشانە کوردی نەکبەت کە خۆتان نەزانێن بێ پلانی بێ بەرنامەیی وڵاتمانی وێران کردووە. هیوادارین ساڵی بژانەوەی کولتور و ئەدەب و هونەر و ڕۆشنبیری بێ. ئەمڕۆ میوانێکی زۆر ئازیز و خۆشەویستمان لەو دیویزرێبارەوە کاک ئارمان خوندڵ لێرەیە. ئارمان من حەزەکەم پێی بڵم مریوانی کاک ئارمان جان بەخێر بێ. قوربانت کاک جەزا، یاخوا بەخێر. زۆر زۆر سپاس کاک ئارمانجیان. کاک ئارمان خۆی زەڕبگیرێکی زۆر باشە و شارەزایەکی باشی ڕەدیفەکانی هەیەی فێربوونی مەقامات دوێنێ و ڕۆژی پێنجشەمە بڕیار بۆم بەرنامەی بکەین، بەڵام بەرنامەکە بەهۆی هەندێک سترێسی خۆبانەوە پێش سەری ساڵ بوو لێمان تێکچوو نەماتوانانی وەکو پێویست لە خزمەتیا بین. کاکە یاد فەریدون ئەو خوێندکارە ئەکادیمی و خۆشەویستەی کەوە ژەنیاری سنتورە ئەمڕۆ هاوکارمان بۆ من سوپاسی هەڵوێستی جوانی یەکەمی کاکە یادجیان کە ئامادە بوو هاوکارمان بێت لە هەندێک لە بەرنامەکانی گەڕان میدیایە لێ ئێستا و لە داهاتووە. زۆر زۆر سپاس کاکە یادجیان بەخێر بێ. هاوڕێی دێرینی هەموو تەمەنم ئەتوانم بڵم ئەوەی کە ئێستا ناوی کۆمەڵی هونەری میلیە ئەوەی کە ناوی تیپی مۆسیقای هاژە بۆ کۆن دیارم بە کۆمەڵە خۆناغاتیا پەڕین. سارەتا ساڵی 84 تیپی مۆسیقای هاژەمان دامەزرا من و هاوڕێی هەموو تەمەن و هاوڕێی هەموو ژیانم، هاوڕێی دێرینم، هونەرمەندی بەتوانای هەڵەبجە و شەنێریۆ و هەڵەبجەیەکان کاکە دانا هەڵەبجەیی کە لە تاراوگەوە لە چەند ساڵێکە لە وەڵەندا نیشتەجێ و لێش وازی لە دۆزی کورد و کوردایەتی نێنەوە هەمیشە بە دوای
دۆسیی جینۆسایدی هەڵەبجە و چیمیابارانی هەڵەبجە و بە دوای هوەر و کللتور و لەوێش هەر سایتێک و پیجێک و تیڤەکی ئۆنلاینی ئەتەرەتی بە ناوی سایتی هەڵەبجە وەڵاگە دوایش خۆی بەشکم توانێت دەنگمان پێگوێت و قسەمان بۆکە هەرچەنە ئێستا و بە کەمانەکەی و لە ناو ستۆدیۆ کەمانەکەی لەگەڵمانەیە یاخوا بەخێر بێویش بە هەمان شێوە سوپاس یەکەم کە کاکە ئارمانیشی بە من نازان کاکە دانای برام لەگەڵ میوانە خۆشەویستەکەی کە لەگەڵەتی یاخوا بەخێر بێن هەمووتان بۆ ناو ستۆدیۆکەمان جارێکی لەم ساڵی نوێ هیوادارم ساڵی خۆشببختی هیچ نەبێ هەموو نەتەوەکان بێ بە تایبەتیش کوردی نەکبەت باشکو میترە و بەتاو ئەو نەخۆشیانە بەرمان بە ئەمڕۆ هەنگاوێکی نوێ بێت و بۆ ڕادوی گەڕیانیش هیوادارم لەمڕۆوە هەنگایەک بەرەو پێشەوە بچین ئەوە چەند مانگێکە بووین بە تەلەڤیزۆن بەڵام لەناو کۆمەڵی قەیرانی کارەبایە کە وێرانی کردوین بەڕاستی هیوادارم توانین لەگەڵەوە هەمومان بێکەوە خزمەتتان بکەین من دواتر پرسیار لە کاکە ئارمانەکەم زۆر بە پەلە حەزەکەم جۆمان لە گۆرانیشی نەرمی بێت میلۆدیەک دواتر گفتوگۆی لەگەڵەکەم چەند ساڵە خەریکی هوەرە و بەو کارانەوە خەریکە پێم وا بێشێ لە میلۆدیە جوانەکانی میلۆدیێکی مامۆستا مەزەری خالقیە بە یەکەوە گوێبیستی ئەو میلۆدیە ئارام بەخشا بین و دواترە چینە لای بەرنامەکەمان
هورتو خوا مگرمنا دلنا یاسکی ملرزنا هورتو خوا مگرمنا دلنا یاسکی ملرزنا برگی برکل بو هوا چاو جان روی دلم غمارا عزیز لری هوارا باتم به ناز دارا عزیز لری هوارا باتم به ناز کوردەواری یەکشتمانێڵە یاخوا بەخێر بیتەوە من شەڕەوناڵم ڕەحمەت لە باوکێ بەخێر بیتەوە سپاس دەکەم سپاس بۆ ژەنێرە خۆشەویستانە من بەس زۆر بە زمانێکی میلی حەزەکەم پێت بڵێم دەم خۆش دەست خۆش چکە بەڕاستی هەمومان لەناو ئەم هەموو جەنجاڵی ژیانە پێویستمان بۆ ئارامبوونەوە هەیە بۆ میلۆدی ئارامانە هەیە یعنی ئەگە مۆسیقانە بۆیە ڕەنگە من هەندی هاوڕێی خۆمە بینم ئێستا هەر هاوتەمەنین بەڵام جاروای یەکسەر کێتەوە بەم نەڵە و باشە تۆ بۆ هیچی لێنێ ئەڵم کاکە بەخوام ببوونی ئەم مۆسیقایەوە ئەی بینم فەقیرە وە تەواوی پەچیکەوتەوە مۆسیقا یعنی پێتان ئەم شتە سیر نەبێ مبالەغە نەبێ ئەتوانێت بە زیینوی بوو هێڵێتەوە لەبەرەوە خوبەنە مۆسیقا زۆر باشترە ئێمە هەندێک جار کۆنسێت و ئاهەنگەکانمان لە پڕێکانی بە مفاجی بە بێ پێوتر خۆمانەکە بە چاخانەی شعبە بە گروپێکەوەیە ئێمە گروپی فۆلکلۆر لەگە کە سەباحی سنتورە ئەو سەردەمە بوو کە سلێمانی پەرپەڕ بوو لە ململانەی سیاسی بینی حیزبایەتی وشتی زۆر ناخۆش بە مۆسیقا کە خۆمان پێ کردووە ناو شوێنەکەیە لە هەوڵەوە تاکو ڕێگەبووینەوە لەگەڵ دەستەکرا بە گۆرانی مۆسیقا شوێنی ژاوەژا و مناقەشە و پێشەوە ڕەنگەم باسی و حیزبەیەکەرە و باسی ئەوە ئەوە هیچ هەمووی بێدەنگە بوو گوێی لە قەتار و خاوکەر و ئەڵڵاو ئەسی و گۆرانی خۆشەکان ئەگرت لەبەرەوە هیوادارم تۆش زیاتر بایەخ بە هونەرەکە بە کاگەرمانجیان جاسا من کاتێتی بزانم تۆ نازانانی خۆت فێری ئێوە پێڵەن تۆمبەک کردووە یا ڕێتم کردووە یا خۆت فێری ڕەدیفەکان کردووە یا چۆن چیتە ناو دنیا هونەرەوە لەگەڵ چۆن خەریک بوویت سەرەتا ساڵی نوێ پیرۆزبایی ئێژم بە ئێوە و تەواوی دەستەندەرکارانی ڕادیۆ گەڕیان هەروەها ئەم کاکە یادی خۆشەویست کاکە یاد و کاکە دانای خۆشەویست لە هۆڵەندۆ کە لەگەڵمانە بە تەواوی خەڵکی جەهان ئەرزم بە حەزورتان من لە 6 ساڵەگی ئاشڕان کردووە بە فێربوونی تۆمبەک کە ئێوە زەربی پێ ئەڵێن ئەو کاتە برای گەورەم هەیە لەوە چێ بینەران بیناسن متەرجمی کتێبایەکی زۆرە لە فارسیەوە بۆ کوردی مەهدی خوندڵ درێژ بێت مەمنونم ئینسانێکی ساحب زەوقە ئەو کاتە ئەو سنی لەسەرۆ بوو نسبەت بە من زەربێکی بۆم سند لە 6 ساڵەگیەوە من خۆم فێری تۆمبە کرد بە بیستنی نەوارەکانی شەجەریان و حوسێن تێهرانی و وردە وردە فێری ڕیتمەکان و زەرب بووم دوایەوە علاقەم پیا کرد بە دەنگی شەجەریان و ماملێ و مەزەری خالەقی کە بەهۆی بە واسطەی براکەم ئەو براگەورەم کە استعدادی موسیقی تقریبا ئەبینی لە منا هەموو جارێکە ئەچووە دەرۆ نەوارێکی ماملێ یا مەزەری خالەقیە شەجەریانی بۆ مەهاورد و منیش گوێم بۆ ئەگرت چەند ساڵی تر ڕەدیفەکان تەواوی تقریبا فێر بووم لە ڕووی نەوارەکانی مامۆستا مەحمودی کەریمی زۆر تەواو منش هەر زۆر ئەتیمادم کرد سەر ڕەدیفانە خۆم زۆر سوودم نبینیوە جا تۆ برێ ماشەڵا بە جوانترین شێوە گۆشی کردووی لەسەر بەزەری خالەقی ماملێ شەجەریان ڕەدیفەکانی مەحمودی کەریمی ترەوە خۆی ینی زۆر شێوەیەکی جوان چویتێتە ناو دنیاکەی هونەرەوە دەست خۆش بێت زۆر سپاس دەکەم کۆمەڵی خۆشەویست کۆمنتیان نووسیوە ئەحمەد خۆشناوەتی پەیامنێر و بەڕێوەبەری پێجمان لە هەولێری خۆشەویستەوە سڵاو و ڕێزی نردووە سڵاو و ڕێز بۆ تۆ کاک ئەحمەدجان کاکە توانە قادر لە ئەڵمانیاوە سڵاو و ڕێز و خۆشەویستی بە ڕادیۆی گەڕیان بۆ مامەجەزا بۆ کاکە ڕێبا زۆر زۆر سپاس بانە عیرفان خاتو بانە سڵاو و ڕێز بۆ تۆی خۆشەویست داستانەکرم سڵاو و ڕێز کاکە سامان گۆڵد سامانی ماملەیە کاک سامان
تۆ ڕۆژە قەرزاری لەم ستۆدەیە کاک سامان دەنگێکی ئاوریشمی هەیە بۆ ماملێ نووسێتی وەڵا ئافرین ئەین دیارە زۆر دەنگێکی بەدڵ بۆ دەستی خۆش بێ خات و سەیران شەریفی پێشکەشکاری بەتوانێت ڕادیۆی سلێمانی دەستخۆشی نردووە دیارە کۆمنتێکمان لە وڵاتێکی بەرازیلەوە هەموو جارێک بێت زۆر متابعی ڕادیۆکەکە دەستی خۆش بێ بەزمن نازانم چۆن نووسێتی توانە ڕەوا بە هەمان شێوە دەستان خۆش بێت سڵاوتان لێ بێ زۆر زۆر سپاس کاکە توانەجان کاکە ئەرمانجان چینە باسی شەجەرانوان کە بچینە لای ئەوەی شەجەرێن یا بچینە لای ماملەیەک ئەو کە خۆت پێت خۆش بێ وەڵا چون بە سێگاوە دەستمان پێکرد بە هەر بە سێگا بڕۆینە بەرەوە بە هەر سێگاکە ئەچینە ماملەکە ئەرەوەڵا جوانە جوانە ئەرەوەڵا من دەم گوڵ لە دنیادا بمێنم لەبەر کەس هەستەمە سەردانەوێنم کەچی ئێستێ لە داوی دەسکی تۆدا گرفتارم گوڵم و ناپسێنم جوانێکیان بۆ وات لێکردم بە قسەی خەڵکیت لەگەڵ کردم یاخدا بەدکاربی بەکردم چون قسەی چاکت بۆ نەکردم ژیانم پڕ لە ڕەنجە و نامورادی بە هەڵکە و تیژ نەهاتم تووشی شادی دڵێم هێن تەنگە هەرجەی تۆی دەبێ و بەس ئەتۆش مەحکومی حەبسی ئینفیرانی جوانێکیان بۆ وات لێکردم بە قسەی خەڵکیت لەگەڵ کردم یاخدا بەدکاری بەکردم چون قسەی چاکت بۆ نەکردم هەرار بوو بێ لەگەڵ خۆت شادی بێنی نەهاتی گەرچ پێدەدا بووم بەڵێ
کفر بوی گلم پیمان شکنی جوانیان بود لکردم بخشی خالکت لگل کردم یا خدامت کردی بکردم چون سی چاکد بو نکردم دەستان خۆش بێت دەم خۆشکە کارمەنجان دیارە میلۆدیەکانی ماملێ ئەوەنە جوانە ئەنی بەڕاستی ئەگەر گەشتێ بکەێت بەنام سێگاکانە چەند ڕۆژێکمانەیە تەواو نابێ من یەکشتم بیر چوو ئاماژەی پێبم ئەوەی کە من بیستمە لە ڕۆژهەڵات لە ئێرانێ هەر لە ناو میلەتانی ئێرانە کە مۆسیقا بەڕاستی زۆر زۆر بە جوانی پارێزراوە زۆر بە ئەکادیمی کراوە هەتەلانت خوێندنی گۆرانی خول هەیە یا بڵین ئەکادیمی هەیە بۆ پەروەردەی دەنگانی بۆ سۆڵفێت بۆ فێرکردن هاوکات بۆ فێرکردنی مەقاماتی پێوتە ڕەدی بلای ئەوان بەڵام لە هەمووی گرنگتر منەوەی بیستمە ئەوەی کە ئەوێ بچێتە خولی سنتورەوە یا کەمانچەوە یا گۆرانی هەمویان لە پێشا پێم وا بێ خولێکی فێربوونی یا ئێوە چی پێڵەن دەورەیەکە ببینێ بۆ فێربوون ڕیتم بۆ ئیقاع خۆی ئازب عودیشە تار و سێتار بەڵێ سێتار دەست خۆش قوربانە زۆر سپاس. دیارە ئەمان سێتار و بەڵام لە هەمووشی گرنگتر مەبەستم ئیقاع بۆ ئاماژەی پێبم کام خۆی ئێستا زەربەکەش ئەگرێ من زۆر جار هونەرمەندی خۆشەویست ئازاد کەلوەڕی کێت بە هەمان شێوە خۆی زەڕبگیرە ژەنیاری سنتورە ژەنیاری تارە خۆشترین دەنگی هەیە مەقامەکان نەزانێ یعنی ئەمە بەڕاستی ڕۆڵی مۆسیقا زۆر بە گرنگی باسەکەم ببورن لە ئێران بەڕاستی مۆسیقا بەو پەڕی بە پیرۆزی ماوەتەوە لای ئێمە لەگەڵ ڕێزمانی ساڵانێک زۆر باش و بەڵام بەبوونیم قەیرانەوە ئەویش کە چیبۆرد هاو تقریبان هەموو شتێکی لەم شتانە خەریب و هەر بە تەواوی نەهێڵێت بەڵام سواز بخوا هێدی جارێکتر خەریکە ئامێرە سونەتەکان یام ئامێرە ژێدارانە ئەمانە جارێکترێتەوە ناو کایەکە بەڕاستی ئەو چێژەی کە لە ئامێری ڕۆحیە ئەم ئامێرە ڕاستەقینانە هەیە هەرگیز چیبۆرد ناتوانێت بەتەنیا ئەو ڕۆحەتە پێ ببەخشێ ڕاستە تەکنەلۆژیا ئەوەی خستۆتە خزمەت مەسەران هاتووە دەنگی سنتوری سەمپل کردووە لەنایە بەڵام دەنگی تاری تایە بەڵام قەت ئەو چێژەی نییە ئەو ڕۆحەتی کە وەکو بەڕاستی لە خۆتە بێ وایە کاگەرمە وایە دەکەن وایە کاکجەزا وانەیە کاکێت ئێستا من هەستی پێکەم لەبەرەوەی تۆ ژەنیاری تار ژەنیاری نای ژەنیاری سنتور یا ڤیۆلۆن کەمانچە مەسەن ئیحساسێکی خۆی دابارێنێ بەسەر و لە کاتی ئەو گۆرانیان بێژە کە ئەسپەکە سامن کاگەدانا ساڵانی چکۆن کە ئەوەی نەمانە بێکەوە بە پێی ئەو جەوە مەسەرەن خۆی زانێ من جارێکی دووپاتێکەمەوە هەندێک بەرنامە هەیە کە بە دڵت نییە مەسەن ئەو یاوە گۆرانی بێژەکە تۆ لەگەڵا بەشداری و احساسات نایەتێت توانی احساسی خۆتی بۆ شی بکەیتەوە چۆن کاتی خۆی مستەبای میرزادە هەرچی غەزەب و خەچی غەزەبی دنیای بارانوەسە کەمانەکەی لەگەڵ ئەوانەی حەسەن زیرەکە یا لە کاتی مامۆستا مەزەری خالقیە بە هەمان شێوە لەبەرەوە زۆرم پێخۆشەکە تۆ ئامێرانە مێزانی سێتار ئەوە زۆر سپاس هیچ ئاوازێکت دانە ناو خۆت وەڵا خۆم بۆ خۆم نەوەڵا ینی هەمە وەلی وەکو بڵێ بە تۆری ڕسمی تایسە بڵاو نەبووە سۆ چون مەجال نەبووە هەرچەنە مادووش دەکەم بەڵام من بەهۆی وەزئی کارەبای ئێرەوە کە وەکو باسێکم دوێنەش و خەڵکی ئاهەنگێڕان بۆ من خەمیەوە بوو هەوادارانی گەڕیان میدیا چ لە تەلەڤیزۆن چ لە ڕادیۆ بۆی لەما زووی لە بنەتە یانزەی شەو من خەریکی چارەسەکردنی کێشەی کارەبایێرە بووم کە هەرگیز حەل نابێت کێشەی کارەبا دوای 30 ساڵ لە حکومڕانی سێ نوع کارەبامان هەیە کارەبای خۆمان دروستمان کردووە پاتری کارەبای مۆریدەی گەڕە کارەبای دەوڵەت هیچ هەمووی دەرەقەت ناین جاری وایە لەگەڵ ڕێبازە چارمان یڵم ڕێبا سەوڵی پیلی قەڵەمی شت بێنین جەماعەتێ شتێ اختراعکەین بەشکم کارەبامان لێ نەبڕێ لەبەرەوە بچینە لای شەجەریانەکەش پێم خۆشە خۆشەویستان دایمە هونەرمەندی کوردووە بۆ لە لاساییکردنەوە هونەرمەندی کوردمانەیە زۆر بەباشی
مەقاماتی عێراقی و مەقاماتی فارسی گۆرانی عێراقیەکان دەڵێتەوە یا عەرەبی دەڵێت یا فارسی هونەرمەندی کوردمان هەیە بەڕاستی ئەو تا ئێستا تاقیق گوێمان لە دەنگی کاکارمەنیشە بێ بەڵام زۆر بە دەگمەن بینیمە هونەرمەندی نەتەوەکانی تر گۆرانی کوردی بڵێنەوە کاتی خۆی سەڵ عەبدوڵغەفور تۆزێک شتێکی وتە بوو بە ڕەحمەت بێژ لەبەر بە شەرتێ ئەسڵیشی کووردە بەڵام هەر بە جوانی نەویتە بوو لەبەرەوە گوێ لە کاکارمان ئەگەین گۆرانیی فارسیمان پێشکەشەکە بە یەکەوە گوێ لە گۆرانی ئەگرین بەس پێم وا بێ جارێ کاگرە بەست پێما پەیوەندیەکەیە خۆشەویستانە من بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشە کرێ سێ ژمارە مۆبایلمان هەیە کە لەسەر شاشەکەدانراوە هەر سێ ژمارە مۆبایلەکە ئەتوانن پەیوەندی بکەن جارە کاک ڕەنجغەفور وەرەگرین کاکە ڕێباز ژمارەکان دانێت تاکۆم پەیوەندێکە وەرەگرم هەر سێ ژمارە مۆبایلەکەمان هەیە بۆ ڕاستەخۆ کاک ڕەنجغەفور لە سلێمانیەوە سڵاو بۆ تۆ ئێوارە و باش کاکە ڕەنجیان سڵاو ڕێزم بۆ کارجەزای خۆشەویست سڵاو لەو کەناڵە جوانە سڵاو لەو ئەو هەموو هادار و خۆشەویستانە لەلایەن خۆمەوە چاوی هەموو نەرمەندان و ئازدان مازەکەم وەکو خۆشەویستیم بۆ هەموو لایەک وەکو تۆ کە دڵسۆزی هەموو هونەرمەندانی و کەسێکی سەرکەوتوو دڵپاک و خۆشەویست من دائما ساسی تۆکەم چکام ڕادیۆ کردێتەوە هەندێک هونەرمەندێک کۆ کردێتەوە و شارەزاییان لە ڕێگاندن و شتە جوانەکانە هەیە هیوادارم ڕادیۆیەکی سەرکەوتوو بێ و هیوادارم حەز کەسێ هونەرمەندێکی میلیە ناسێ لە منیشەوە بێ بچێتە ڕادەی گەڕیان چونکە ڕادەی گەڕیان تایبەتترین و خۆشترین ڕادەیە کە من بینی بێتم طەبعاً سڵاو ڕێزشم بۆ هەموو ستافی ڕادەی گەڕیانیش هەیە من یەک داواکاریم هەیە بەسەر چاوم فەرموو بۆچی مامۆستا دڵکەش نایەنە ئەو پرۆگرامەوە کە شاعیرێکی زۆر خۆشەویستە و هەمووشمان نەزانی هونەرمەندێکی وەکو ئێستا لەم شارەیە کەمە طەبعاً ڕاست بەڵام پێویستە بیهێنن کە ئەویش خۆزانی هەواداری زۆرە بێگومان کاکە ڕەنجەیان دڵنیا بە لە بەرنمەیە بەسەری بکەینەوە بەس وەڵی کاتەکان هەفتە یەک بەرنامەیە ماشەڵڵا ئەمانە دڵی کەسشمان لێ نەڕەنجێ هەمووی بەسەر بکەینەوە من یەشت هەیە و ڕادیۆکەتان ئەگەر حەز کەسەیە خۆشەویستی خۆی بۆ ڕادیۆ زەبرە هێشتا کەمە چونکە تۆ دائیما دڵسۆزی هونەرمەندان بووی دڵسۆزی مۆسیقیژۆن و گۆرانی بێژ و هەموو ئەو کەسانە بووی و من جێگەی شانازیە بە پیاوێکی وەکو تۆ ئەو ڕادیۆ جوای کردێتەوە زۆر مەمنونم کاکە ڕەنجەیان سڵاو ڕێزم بۆ ئەو هونەرمەندە بزانشەیەکە ئێستا لاتانە و سڵاو ڕێزم بۆ کاگەلا گۆڵەی خۆشەویست بەڵاوە لێرە سڵاوی پێگەێنن کاکەلانی زۆری خۆشەویست کە وەکومان خۆن سێریەکەم و چاوی هەموو تامازەکە زۆر سپاس کاکە ڕەنجەیان ڕۆحەکەم کاتێکی خۆش بۆ تۆ سپاس بۆ تۆ گیانەکەم سواز بۆ کاکە ڕەنجە بۆ وشە جوانانەی من بە خەراتی کاکە جەلاگۆڵەیەکەم دیارە کە باسی ئەم ڕادیۆیەکە من بە تەنیا نیم ڕاستە من هەر بیرۆکەکەمە بودام مەزران بەس ئەوە کاکە ڕێبازە کاک جەلاگۆڵیە کاکە بورهانە کاک گۆرانە کاگامان جومیرشاد و لەشکرێکن لێرە لە کارمەندی خۆبەخش و مادونە ناز بەڕاستی هەموو پێشکەشکارەکان کە لێرە هەموو بەبێ بەرامبەر پێشکەشکارەکەن وەڵام من کاکە ڕەنجیان جەلاگۆڵی لەم کاتەیە هاو هیوادارم بەهۆی ساڵی نیۆ ئینشەڵا بەرنامەکانی تازەترە بێتەوە دڵنیا بەوە تا مژدەمانەتە و سپاسێکم و هیوادارم من و جەلاگۆڵی ڕەوەزێران و سەرکۆ سەردار و ڕەوەزێران میوانی کاکە جەلال نسبێنێک یەکەم حەڵقەی وەرزینوی بەرنامەکانە و من یەک داواشم لە جەلاگۆڵەیەوە ساڵی 2022
لە 2000 منەوە ڕێ ناکەوی لەسەر خەزیەکە بەش انشاءالله خوا بکە ساڵی 2022 ساڵی خێر و بەرەکەت. خۆشەویستانم جەلالی خۆشەویست هەموو کات بە قسە خۆشەکانی پێرە دکتۆر تاها ڕەسوول سڵاو ڕێزی وەنارەوی و برادێک پێویتەوە جەلال دووگۆڵی هەتا ئێستا بەس بۆ پێکەنم. هیوادارم جەلال معدەر بەردەوام بێت لە بەرنامە خۆشەکانی. سوپاسانەکەم ئەم بەرنامەی ڕاستە خۆیتوان پەیوەندی بکەن و من جایەکە سوپاسی هاوڕێی دێرین و هاوڕێی تەمەنم کاکدان ئاڵەبجەیەکەم کام دەنگە خۆشەی بێمە ناسان کاکە ئەرمان و بە هاوکاریش پێم بوو بە کەمانچە ئەیتر بە هەوایی لەناو ئستۆدیۆ هەیە تو بە بلوتوز بێ بە ڕێسیڤەر بێ بە هەرچێ بێ لە خزمەتی هابین. کاکە یادگیان کە من سوپاسێکم ئەچینە لای گۆرانەکەی شەجێرێن باسمانە کرد ئەو پەیوەندی هات هەرچەنە ئەو ڕیتمەکەی بیرماوە کە شەشتە و خۆشی سێگا بوو. شعرەکەی بگۆڕم خۆ مشکلە نییە هەر ئەوەیە هەر سێگایە و لەتر ئەچینە ناو حاڵەتێکی بەداهە لا 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 نازنین ای سمن ای گل هر چمن شمع هر انجمن ای بت عاشقان لب شیرین زبان دلبر نامهربان نظری برین عاشق زارت فکن بیش از این آتش بر دل زارم نزن. غم هجریان شده ام بیقرار مردم از انتظار ای نسیم سحر چون چه داری خبر از من بیمال و پر پیش چشمانت ای صنم گل عذار من بیمایه جلوه کنم همچو خار. نازنینا تو چون روحان منی سر به پایت نهم گر مژه بر هم زنی بهر تو جان می افشانم ای جان جانانم. از غم عشقت دل شیدا شکست از غم عشقت دل شیدا شکست شیشه میدر شب
شب یلدا شکست از بس که زدم از بس که زدم ریگ بیابان به کف ریگ بیابان به کف خار مغیلان خار مغیلان همه در پا شکست همه در پا شکست از غم عشقت از غم عشقت دل شیدا شکست دل شیدا شکست شیشه میدر شیشه میدر شب یلدا شکست شب یلدا شکست از بس که زدم از بس که زدم ریگ بیابان به کف ریگ بیابان به کف خار مغیلان خار مغیلان همه در پا شکست همه در پا شکست همه در پا شکست گر ز حال دل گر ز حال دل خبر داری بگو ور نشانی مختصر داری بگو گر ز حال دل خبر داری بگو ور نشانی مختصر داری بگو مرگ را دانند ولی تا کوی دوست راه اگر نزدیکتر داری بگو به جز غم خوردن عشقت غمی دیگر نمیدانم به جز غم خوردن عشقت غمی دیگر نمیدانم که شادی در همه عالم از این خوشتر نمیدانم
به جز غم خوردنش غمی دیگر نمیدانم که شادی در همه عالم از این خوشتر نمیدانم دلی کو بود هم دردم چنان گم گشت در دلبر که بسیاری نظر کردم دل از دلبر نمیدانم که بسیاری نظر کردم دل از دلبر نمیدانم دەست خۆش بۆ کاکە دانای خۆشەویست دانا هەڵەبجەیی خۆشەویست هاوڕێمان کە بەڕۆح لەناو ستودیۆ لەگەڵمانێ ئەگەر کاکە ئارمانجان کاکە یادجان دەستان خۆش بێ سواز بۆ تۆ من تەنها مەبەستم خستنە ڕووی ئاستی بەهرە و تواناکانی هونەرمەندی کووردە کە ئەتوانێت زۆر بەباشی زۆر جار ئەیڵێمەوە گۆرانی عەرەبی گۆرانی کوردی گۆرانی فارسی نەتەوەکانی تر بڵێتەوە بۆ هەروەها لە ژەنینی ئەوە زەربی شاکایی بینین کاکە ئارمان کەسێکی بەتوانەیە ئەوە بزانم گۆرانی هەورامیشمان ئامادەیە دواتر بەڵام لە گۆرانی هەورامیەکە شار توانەکانی بینین کە وەزنێکی شکست بەکارێنێ بەس پێشەوە گۆرانیی ئەوەی شارەمان مەبوو بەڵێ مامۆستا شاران نازریە زۆر باشە مەقامی ئەجەم بووە بزانام ئیستیقرارمان سی بوو کاکەیەت ئەوە بوو بەڵێ سیە دڵە داومەنی هەی دڵگیر وەردەی هەڵقەی داومەنی دڵە داومەنی هەی دڵگیر وەردەی هەڵقەی داومەنی هەر کام مەبینی هەر ناکامەنی هەر کار مەکەری هەر بەدنامەنی من هر دواکم تو هر زامنی تو تا کی نفکر سودای خامنی شیرین مبینی حسرت باریتن شیرین مبینی حسرت باریتن تلخی مبینی گریه و زاریتن زشت و زیبایی بیقرارتن پس تو چه درمان درد کاریتن من هر دواکم تو هر زامنی
من هر دواکم تو هر زامنی تو تا کی نفکر سودای خامنی دلار گنجی زمان فانی تخت سلیمان تاج کیانی محبوب چون شیرین و زلیخای ثانی هر باوران پیشان مانی آخراق بد گنجامنی هر کار مگینی هر ناکامنی من هر دواکم تو هر زامنی تو تا کی نفکر سودای خامنی دەستان خۆش بێ دەم خۆشکا کارمانجیان ئەمە هەرچێک بێت سەرچاوەکەی یەشێکە لە بەڕێی من مەقامە ڕەسەنەکان ئەمە من بە بۆچوونی خۆمێشێکە لە ئەتوان بم لە ناو پەرزگاکان هاتووە دەرەچووە هەر بنەچەکەی ئەچێتەوە سەر هۆرە هەنی وردەوە دەشیکەرەوە هۆرەیە هی یارسانەکانە و لەم لاشەوە لە کوێ و لە هەرمۆتەش ئەوە سەحەرا هەر هەمان شێوەیە الله ئەکبەر الله یعنی ئەمە هەر بنەچەکەی ئەم مەقامە ینی ڕاستە چوارگە یا عەجەمە یا لە هەردوو یاریەکەیەوە وەبزان ماوەری پێڵەن نەوەیە بەڵام من بەشیکردنەوەی خۆم ڕەنگە کاگیا دێش زیاتر بزانە لەبەرەوەی لە ئەکادیمی خوێندوتی بنەچەکەی ئەمە شتێکی سروتێکی ئاینەوە هاتووە هەر لە ناو پەرزگای کاکەی بێ یارسان بێ زەردەش بێ لە جەمخانە و یارسانەکان و تەچەکان هاتووە دەرەوە دەمە خۆش بێت چکە هەست بە شتێکی نەکەیتایە بەسەر ڕەسەنایەتێکی زۆر دێرین ینی هەستی پێەکەی ئەمە دیارە کە شارامی نازڕی لە دەوی شێشەکە لە یارسانەکان خۆی هونەرمەندێکی یارسانی سەرکەوتووە دەم خۆش بەست تۆش ئافرم لە مەریوانەوە مەسەن تۆ هەورامی فارسی کوردی تقریبان هەموو شێوەکان فێر بوویت باسی زەربەکەیان کرد حەزمان کە پارچەیە زەرب لەگەڵ کەمانەکەی کاکە دانا یا هەر خۆت بەتەنیا هەر ئەوە پارچی کەممە پێشکەش پێ بە زەربەکەی خۆت خۆی توانەکانی خۆت تەکنەوەزەکەی خۆت لەوە دەربخیت لە خزمەتان کاکە دانایە لەگەڵمانیا کاکە دانایە پێمە هەورامێکە بڵە باشە مادەمایە چینە لای گۆرانێکی هەورامی کە ئەگەر ڕەنگە بە خۆی نەبێت توانە زەربەکە بە خۆی بگرێت ئەم وەزنە لای ئێمە پێڵەن شکست ئەوان شتێکی تری پێوتم نازم بە زمانیەوە شکست ینی شکستی ینی بڵین وەزنێکی ڕێتمێکی بەردەوام ناڕوە تێشکاوە کاکە یا دەڵێ لەگەڵم گۆرانیان ڕێکەوت فەرموو بابێکەوە جێبیستی بین آخ شوكي لنونا ولا يجمع كافر به زيج جان ميوبي بلاو كافر به زيج جان ميوبي بلاو ay naçin gyan doz yaran başin ya rekem gyan bu seyran eçin ya rekem gyan bu seyran eçin شوان زرشين روان رومل
یەکجارە ڕێزیگیان باڵاکە و تۆ من یەکجارە ڕێزیگیان باڵاکە و تۆ من ئای ناچین گیان بۆ یاران باشین من و یارەکەم گیان بۆ سەیران هێرچین من و یارەکەم گیان بۆ سەیران هێرچینە چنێوەل ئینە دەنێوەل من ضمين في زرقان واششه من ضمين في زرقان واششه اي ناشين دوز ياران باشين من يا ركن جان بو سيدان هشين يا ركن جان بو سيدان بەڕاستی منەوە چێژە ڕەسەنایەتی بینم سەیری و میلۆدی خامە هەورەمیانە بکەنی هەموو ڕەسەنایەتی کتابیتەوە بەڵام بەداخەوە ئێستا ڕۆژگارێکی ئەوەنە پاشاگەردانی جاروایە یەکێک لەم خامان بۆ ڕێکلامی شتی زۆر نابەجێ بەکارێننی وڵی تکایە یعنی چەند جار هاوار کرەوە ئەم پێویست ناگە لێ دووپاتیکەمەوە لە وەزارەتی ڕۆشنبیری لە هەر لایەنش پەیوەندیدار کە ڕێگری لەو کرێکەم میلۆدیە جوانانن سەقەت نەکرێت زۆر جوانن هەروە بە خامی بێنێتەوە جوانە خۆشەویستانم من یەک پرسیایترم ماوە لێرە بیکەم لە کاکە ئەرمان پێشەوەی بێ بۆێرە هیچ لە بایر ڕادوی گەڕانەوە بیست بوو یا هەر کاکدانە بۆی باسکەتی بیست بود کە ڕادویەک لێرە لەم بەشەی بەشبێتی کوردستان کە هەمیشە بەدەست قەیرانی کارەباوە نەڕێن شتێک هەیە ناوی ڕادوی گەڕیانە وڵا جیا لە بەحسی کارەبا من لە چەند ڕۆژەوە کە هاتمە بۆ سلێمانی ئەلو جیا لە بەحسی کارەبا بەحسی سوختیش مەترەحە ینی من لەو ڕۆژە کاتم کولن سەرمان بووە خاترەوە دەنگیشم تۆزێ گیراوە نەمەتوانی زۆر لە تۆنە سەرەکانەوە وڵاتیەمەوەە هیچ ماڵە گەرم نییە حەزەکەم زانی زۆربەی ماڵەکان ئێستا باوەڕم پێ بکە ئێستا من لێرە بچمە دەرەوە لەوانەیە و مۆبایلی بکەمەوە زیادە ناڵم دەنامە چەند نامەیەکم بۆ ئەتۆمی داوای خەڵکی ڕەسەنی ئەم وڵاتە کە لەسەر بیرە نەوتەژی داوا یەک دەبەنەوتەکە لەبەری لە ماڵە ڕق نەبێتەوە بەڕاستی کارەساتە هیوادارم ساڵی 2022 ساڵی پانکردنەوەی ئەو گەندەڵ و پیسانە بێت کە نایڵم ئەم دەستیان خسۆتە بینەقاقی و میلەتە نابێت نایە تۆ لە وڵاتەکە نەوتی خۆیەتی لەژێر خۆتە تۆ خەڵک داوای یەک دەبەنەوتکە بۆ خاتری خۆ ڕۆژی نازەمەڵە 1 ملیۆن بەرمیلی ڕوات بەڵام یەک بەرمیلی بۆ هاوڵاتێکی خۆت نابێت بەداخەوە کارمانە وەزئی وڵاتەکەمانە ئێمە هونەرمەندیش ناوەستین ئەمانەیە خەڵک لەو قەیرانە دوور خینەوە چی بکەین ئەگەرم گۆرانی و ئەو ئاوازەی تۆ نەبێەوە تا دڵی ئەگە چەند کەسێکی ئێستا بینەر بێ خۆش کرد بێ ینی بەڕاستی ئەوە شەر شفایەکە بۆ ئەو خەڵکە بەشمێنێتە هیوای خۆشببختی بۆ تۆ خۆسپاس دەکەم کامڕۆ لە بەرنامەکانمانەوە دیارە دوایی بە گۆرانی کتری هەورامی کەیکەین بە دیاری بەرنامە هەر خۆت پێشکەشمانی بکەی ئەوشمانمەوە بەڵام چیت هەیە بە بینەرانی بڵێ بە بیستەرانی بڵێ یا ئامۆژگارێکی ئێمە بکەوە کۆمسافەت چیمان پێڵی پێژنێرە ڕخنەیەگە خێنە سەر چاومە وڵا زۆر دەستخۆشیەکەم لە جەنابت و لە کاکدانا کە منی ئێوەی ناساند بە من سپاسی کاک ئاشورەکەم ئاوزاوای عزیزم کە ئەو بوو بە هۆی ئەوەی کە کاکەدانا بناسم سپاسی هەموو دەستەندەرکارانەکەم ساڵی نوێشتان پیرۆز بێت هیوادارم مەجالێک پێش بێت یەکسری ئاواتی هوەریم هەیە لە زێنما کە ئیشەڵا بێت بەدی کۆمەکی یارمەتی وەکو جەنابەت ئەگەر ببێ ئیشەڵا شتانە سەر ئەگرن هیچ قسەی وەڵام منستم یەک بژدەبم بە تۆ بە هەموو هەوادارانی هوەری میلی تقریبان دەڕۆژ پێش سەری ساڵ بە ئامادەبوونی بەڕێوبەری ڕۆشنبیری قۆنسڵگەری ئێران لە سلێمانی ئێمە لقی کۆمەڵی هوەری میلی کوردستانمان لە ڕۆژهەڵات کردەوە بە فەرمی و کاک ئارەمبارچیمان وەکو نوێنەری کۆمەڵی هوەری میلی یا سەرۆکی کۆمەڵی هوەری میلی لە شاری مەریوان دەستنیشان کرد بۆ کاروباری هوەرمەندانی میلی هەموو ڕۆژهەڵات بە هیوام توانین هەمومان بەیەکەوە تۆش و هەموو هوەرمەندانی کە ئاواتێکیانەیە لەناو هوەر و کۆمەڵی هوەری میلیە هەموو بەیەکەوە بتوانین خزمەتی هوەری نێتەوەکەمان بکەین من جارێک سپاس دەکەم کە ئامادە بووی لەم بەرنامەیە
سپاسی کاکە یاد فەریدونەکەم ئەو هونەرمەندە ئاکادیمە خۆشەویستەیەکەوە گیانی هاوکاری ئەوەی تیا بوو کە بێت هەندێک جار یارمەتی ڕادیۆی گەڕام من بەڕاستی نازانم چۆن سپاسی بکەم سپاس بۆ ئامادەبوونە چاوی تۆ ماچەکەم سپاسی کاکە داناڵەبجەیەکەم کاکە ئاشووری خۆشەویست کاک میرشاد کاک ئاماد کەمال کاکە جەلاگۆڵی کاکە ڕێباسپایق یاوکارم کاک گۆران هەورامی و کاک بوران و کاک ئەحمەد خۆشناوەتی و کاک ئەلان ڕەفیق هەموو کاکەکان چاوێن ماچەکەم هیوادارم ساڵی 2022 ساڵی بەدیهێنانی خەونەکانی کارمەندانی ڕادیۆی گەڕانیش بێ ئیتر ڕادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان بگاتەوەی کە هەندێک قەیرانەکانمان تێپەڕێنین بە هەوڵ و توانای هەموو دڵسۆزان سواسی هەموو کەساناکەم کە لە ساڵی ڕابردووە هاوکاری ڕادیۆی گەڕیان بوون هیوادارم ئەم ساڵی بتوانین کە لەسەر پێی خۆمان بوەستین بەیەکەوە ئەمیوارەیە جوانتر بوو بە دەنگەکەی کاکارمان من پێم خۆشە بە دیاریی کاکارمان کە گۆرانێکمان پێشکەش بکە بە زەربەکەی خۆی و هەورامی بێت گۆرانێکەش ئەگەر بتوانی ئەکەین بە دیاری بەرنامە و گۆران یەکتان پێشکەشەکەم بەڵام ئەگەر بکرێت بێ زەرب بەسەرچاو زۆر باشە هەورامی بێ بەڵێ پێمان خۆشە باشە خۆشەویستان دیارەکەی کاکارمان گۆرانێکی میلۆدیەکی جوانی هەورامی ڕەسەنە پێشکەشتانەکەم بەم جۆرە دوای گۆرانیەکە کۆتایی بە بەنامە ئەمڕۆی تایبەتی هونەرستان هات ڕادیۆی گەڕیان سواز بۆ کاتێ بێمەتان بەخشی خواتان لەگەڵ ساڵی نوێتان پیرۆز بێ خوا لن هونا وخام وجه ولا يجيما شوكي لن هونا وبوان ولا يجيما كافر بزيش بوان ميوبي مغو عاد زم بومتوريه عاد زم بومتوريه باركي لي وانم بيتم من خام وجه ورمي شوانم بيتم من البوان ورمي شوانم شوان زاري وشين خام وجه رجال رومن يكجار رزوي بوام بلا كوتمن عاد زم بومتوريه عاد زم بومتوريه ما مارو تو بينك لخن بوان متاونو تو بينك لخن بوان متاونو تو هرزه باكرمي خام وج دود از لگردن هرزه باكرمي جبوان دود از لگردن نكاي پیدا بو باوان دور باني مردن عاد زم بومتوريه عاد زم بومتوريه باركي لي وانمي بيتم نمن باوان ورمي شوانمي